هەموومان ئەوە سوڕێتەوە. هەجواری قابل گۆرانی مۆسیقا پیکەشاشی تابلۆسازی بۆ مامەیارەکی دێتەوە. بەڕاستی جێی فەخر و شانازیە بۆ من کە هەتا ئێستا چەند کەسێکی دڵسۆز ماوە لە شارەکەمانە. خوای گەورە شار و وڵاتمان هەر ئاوادان بێ و هەر نمونەیان زیابن. پیرەمێردی نەمەر دەرهەڵ بە جوانی هونەر و هونەرمەندان و ڕۆناکی هونەرمەند باز لەوە کاکەدای منچینی هونەرمەند و مادی کارش. هەموو جارێک ئەگەر ئێمە بیرمان کردەوە کە هونەر موهەمە ئەبێتەوە بەرەو سەرچاوەکەی بڕۆی کە هونەرمەندەکەیە. لەبەرەوە میلەتی بێهونەر وەکو گوڵێکی بێ بۆن وایە بەڕاستی کە هیچ بۆن و تامێت لە وجودیان نەبێ. لەبەرەوە بێ هەموو لە هەوڵی ئەوەیە بین هونەر بە زیینەتی ڕاگرین وەسیلەی ئێمەش بۆ زیندوو ڕاگرتنی هونەرمەندان بریتە لەوەی کە چەند بتوانین خزمەتی هونەرمەندان بکەین و ئەوانیش بایەخ بن بە هونەرەکەیان. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان. جا هاژە ئەو هونەرمەندانە ئەوانەی کە لە ژیان ماون ساڵانێک خزمەتی زۆری هونەری کوردیان کردیە شایەنی ئەوەنە و مافی ئەوەیان هەیە بەڕاستی ئەو بەرهەمە ببینن کە چەند ساڵ پێشکەشیان کردووە و بزانن ڕێزیان لێ دەندرێ و بزانن ئەوەی کە پێشکەشیان کردووە کلێنێکی لە هونەری کوردی پڕ کردوتەوە. باشترین شتیش بۆ ئەمە دعمی مەرز نییە دعمی مادی بێ، گرنگترینشت ئەوێت تۆ بتوانانی بەوەی کە پێی بڵێ تۆم لە بیرە دەزانم تۆ خزمەتت کردووی. بۆیە دوێنێ لە شاری هەولێر ڕێوڕسمی ڕێزلێنان لە شانۆکار نیگار حەسیب قەرەداخی بەڕێوە چووە. بەڵێ جا ئێستا ئەو خاتونە شانۆکارە و خاتونە هونەرمەندە میوانی ئێمەیە لە ستۆدیۆ دکتۆرە نیگار حەسیب قەرەداخی وەکو ئەکتەر و شانۆکاریش لێرەیە. خاتون بەخێر هاتی بەیانیت باش ڕۆژێکی باش بۆ تۆ باش سپاس پیرۆزیشە شایانی باشترن هەموو هونەرمەندان و بە تایبەتیش خانمان. پێمان خۆشە خۆت سەرەتا باسێکی بە کورتی دەستپێکێک یاخود بایۆگرافیەکی خۆتمان بۆ باس بکەیتەوە کەی بوو دەستت پێکرد چۆن بوو تا ئەم ئەگەرچی ینی خاتونیگار لە زاکری هەمومان هەر بە منداڵی وەکو کارکتەر ماوەتەوە بێگومان بەس چیرۆکە کورتەکەی خۆی بەخێر مەکە نامنیش نامێ وای پێ بڵم بەس چیرۆکە کورتەکەی خۆی ئەو سەرەتای دەست پێکردنە تا ئەمڕۆ چۆن بوو بە چیا تێپەڕیت هەرچەنەوە دوورە زۆر زۆریە بەس منەمێ زۆر بە کورتی بە کورتی من لە دایک بووی شاری سلەیمانی ساڵی 1966 لە خانەوادەیەک وای خۆت بڵین خێزانێکی زۆر گەنجی لە خانەوادەیەکی ئەدەبی و هونەری و چاوم کردەوە ئەو مۆسیقاژن بۆ ئەو گۆرانی بێژ بووە. باوکم یادی بەخێر شاعیر بووە. هەر لە سەرتاوە تێکەڵی ئەو کەش و هەوا هونەریە هەر بووین. ڕاستە من هەندێک درەنگ لە چاو خۆمە ئەوە زووتر دەستم کردایە بە بواری هونەری، بەڵام لە قۆناغی ناوەندی خوێندن چون بەشداری کۆڕاڵمە کرد لەگەڵ مامۆستا ئەنوەر قەراقی کە ئامۆزای باوکمە هەر لەگەڵ ئەوە بەشداری ئەو کۆڕاڵانەمە کرد. دوایی تۆزە سار بوومەوە لێی ڕێگەی وەرزشم گرتە بەر لە ئامادەیە. دوایی دیسان ئەمیست بچم مەحامات خوێنم. دوای کۆمەڵێشتی کە گیرگرفتی ژیان هاتە پێش دوو خوشکم لە ماوەی ساڵێکە کۆچی دوایان کرد هەندی خوێندنم دوا کەوت نە ئەمتوانی باوکو دایکم بەجێ بێڵم لە پڕێکە دوای کرد لەو ماوەیە هاوژینەکەم شەماڵ عومەر کە ئیشەر ئەکتەرە و دەرێنەر و ئەوم ناسی ئیتر تۆزێک زیاتر بەرەو لای هونەرەکە ڕۆشتمەوە وای وا بوو کە چوم لە ئەکادمی هونەرە جوانەکانی بەغا پێشکەشم کرد و وەرگیرام و لێ 4 ساڵ خوێنم بەشی شانۆ نواندن. دوای گەڕام و بۆ سلەیمانی 3 ساڵ مامۆستایی پەیمانگە هونەرە جوانەکانم هەر بەشی شانۆ
تر لە دوای ڕاپەڕین و کۆڕەوەکە بەڕاستی ڕۆمانکردە ئەوروپا وەکو چەندەها هەزار کەسی تر یەکسەر لە شاری ڤێننا نیشتەجێ بووین لە دوای 3 ساڵ و نیو دەستم کردەوە بە خوێنن جارێکی تر هەردووکمان من ماستەرم خوێن و دکتۆرا هەر لە بواری زانستی شانۆیە و شەماڵیش ماستەری کرد بەڵام ئیتر بەڕاستی چکە بۆ مای 40 ساڵ ئێمە بێکەوە ئەژین و بێک و کارەکەین ئەمە کاریگەریکی باشی هەیە بۆی کە من بتوانم بەرداوام لە ئیشتەکەەوە خۆتانزانن ڕاستە وەکو ژنێک لەم ناوچەی ڕۆژهەڵات ئەگەر ئەو پاڵپشتێت نەبێ لە خێزانەکەتەوە زەحمەتە تێ ئەکۆشین ینی ژنان هەن ئەو پاڵپشتەشیان نیە بەڵام کاری خوانەکەن بەڵام تۆزی ئاسانکاریت بۆکە بتوێ نەتەوێت باوکە برایە با بڵێن هاوسەرتە ئەمانە ڕێگەکانی تۆزێک ئاسانتر کرد بۆ من باشە نیگارخان لەو ماوە درێژە تۆ بێگومان چەند جارێک گەڕاوی تۆ کوردستان وایە بەڵام بۆچی لە میدیاکان لە سۆشیال میدیا لەوانە ینی یان من نەمبینیوی یان کەمتر بە دیارکەوتی ئەم جارە بەر لەوەی کە ئێمە میوانت بکەین بۆ بەرنامە من هەر لە سۆشیال میدیا تۆم بینی بینیم کە ڕاستیان من 13 ساڵە نەهاتوومەتەوە پێش 13 ساڵیش ئەم سۆشیال میدیا نەبوو زعیف بوو دۆزەکە بوو ئەو نێتۆستۆس بەڵام بەو شێوەیە نەبوو ئەمڕۆکە شتەکان خێراتر ئەگەن بە بینەران خێراتر ئەگەن بە گوێگران ئەو وەختە کەمتر بوو ئەگەینا من 2000 2001 2002 لەسەرێک 3 ساڵەتمەتە وەکشۆپم کردو لە هەولێر لە سلەیمانی سیمینارم کردووە چەندەها چاو پێکوتن هەبوو ئەوختەش هەر لە کەناڵەکان وەختەوە بزەم کورسان 24 هەر نەبوو بەڵام لە کەناڵەکانی تر چەندەها چاو پێکوتن و مناقەشاتە بۆ لەسەر بوارەکانی شانۆ و ئەکتەر و ئیلا ئاخری ئیتر ئەم 13 ساڵە بەڕاستی من زۆر کارمان قورستر بووە لە ڤێننا لە بەروی هۆڵێکی تایبەت بە خۆمان هەیە ماڵێکی شانۆیی بەناوی لابۆری شانۆی لالش کە کارەکانی خۆمانەکەین کە چەندەها فستیڤاڵ و کۆنسرت و چزانم شانۆگەری کە لەو هۆڵی ئێمە پێشکەش دەکرێت بشتێ نەتەوێت هەروە ئاسان نییە بەڕێوەبڕی ئەوە زۆر ئاسانی لە وڵاتێکی وەکو نەمسایە لە ڤێننا کە زۆربەی زۆری کەسان بە پایتەختی هوەری ئەزانن تۆ وەکو دوو بێگانە لە واجی خۆ بکەیتەوە ببی بە هۆڵێکی وا بەری بەڕێەوە ئیشەکان هەتا هاتن قورسە بوون چەندەها جار با بڵێن لێرە جەنگ هاتە پێشەوە خەتی تارن ئەمە وردە سەفەر دواکە و هەتاوەکو ئەم ساڵ تەواوی تر ئەم جارە مەجالییانە باشە خاتون ئەو ئەزمونەی هەت بووە لە ڕابردوو چۆن توانیوتە هەم لە چاراوگا هەم لە کوردستان پەرەی پێ بدەیت و کاردانەوەی هەبێ ڕنگدانەوەی ئەو ئەزمونەت بۆ نەوەکانی ئێستا بۆ شانۆکاران بۆ بواری هوەری تەرخان بکەیت لە ڕاستیە تۆ کە هوەر ئەەکەیت وای خۆتە جوارێکی تر ئەگەر ئیشیتیان نەکەیت و بەردەوام سەرقاڵی ئەوە نەبیت و خولیات بۆ سەرقاڵ نەبیەوە خۆت ئەبێت تۆ بەردەوام شتێک نەبێ بڵێ من ئەمە لە وەختی فەراغە ئەیکەم کەی کاتم هەبوو کەی توانیم کەی نەخۆش نەبووم بەڕاستی من جاری وایە بۆ تەنانەت زۆر نەخۆشیش بووم پێویستی کورۆ بچم بۆ تیاتر بۆ چزان بۆ هەچ کارێکی تر کە نەمتوانی لە ماڵەوە بیکەم ینی مەبەستم ئەوەیە کە تۆ هوەر ئەکی ئەبێت بەردەوام بیت ئەو بەردەوامیش تۆزێک کە لە ڕقی ئەوێت سەبری ئەوێت ئارامبی لەگەڵ خۆت پەلەپەل لە خۆت نەکەیت وەکو هەموو کارێکی تر کە تۆ پەلەپەلە کە تووشی شپرزەیی ئەبیت شتەکە ناڕوا بەڕێگاوە بەڵام ئەبێ سەبرت هەبێ لەگەڵ خۆتا و باوەڕیشت بەخۆت بێ کە ئەتوانی ئەو شتە بکەیت باوەڕەکەش لەوە نییە لە لوت بەرزیە و مڵێ من هەتوام هەموو شتێ بکەم نا هیچ کەسێک ناتوانێت هیچ شتێ هەموو شتێ بکات بەڵام ئەتوانین زۆرینەی شت بکەین زۆرینەکانیش لەوەیە بەسەر خوێندنت کردووە بەردەوامی ئەبینیت وەرکشۆپەکەی توزانم دەرزەڵیتەوە ئەمانە وات لێکات تۆ کارەکەی خۆت وردە بەرەو پێش بەریت ئەگینا دەردی کوراڵە هیچ کەسێک لە بە ڕۆژێک نابێ بە نازم باش بیرم چۆ لە پڕە نابێ نیگارخان ئێستا وەکو باست کرد تۆ ماستەر و دکتۆراکەت لە دەرەوە خوێندووە تەواو کردووە طبعاً پیرۆزە لە پلانتدانە بی لە زانکۆکانی کوردستان وەکو مامۆستایەکە و ئەزمونەی کە هەتە چەند ساڵە و لەگەڵ ئەو بڕوانامەی کە بەدەستت هێناوە
والله پلان چی ینی ئەبێ پلانەکە مەسەن شتێک بێ کە لێرەوە تۆ بەڵێ من پێویستم پێێتە تۆ بۆ هەموو شوێنە ناتوانانی خۆت بە زۆربەی بەسەر شوێنێکە بێگومان ئەگەر پێویستیان پێ بێ و داوام لێ بکەن بە پێی کات و مەجای خۆم ناتوانم وەکو بەردەوام چکەوتم من ناتوانم دەست بەرداریە بووم 23 ساڵە ئێمە ئەو پرۆژە گەورەیەمان هەیە و تۆ لە شارێکی وەکو ڤێننا ماڵێکی شانوی بەڕاستی زۆ قرس بۆ ئەوەش گرنگە چونکە هونەرمەندی زۆری ئەکسەر لە بەردەرگای تیاتەرەکە نووسراوە لابۆری شانوی لالش ئەکسە خەڵکەزانی ئەم شەیە غەریبە بەو کولتوری ئەوان بە زمانی ئەوان ئەکسەر زانن ئەمە شتێکی ترە جیاوازتر لەوەی کە ئەناسرێ لە شارێکی خۆیانە بەڵام ئەتوانم بڵێم وەکو محازر دەرز بڵێمەوە بۆ ماوەیەک و بڕۆمەوە بەسە بێت داواکە لێرەوە بێت پێویستیان پێمە پێویستیان پێم نییە پێویستیان پێمە زۆر سپاسیانەکەم و سەر چاو دەنا وا باشترە دووری دۆستی نانە هەر دۆستی نزیک و دوور هەر دۆستی باشە خاتون شانۆی ئێستا هەرچەنە کەمە ناوبەناوە گەر هۆڵێکی شانۆ پڕبێتەوە و بەڕاستی من پێنجشەممە چوومە شانۆیە کە هەستمە کرد بینەر تامەزروی هۆڵەکانی شانۆیە بەڵام شانۆکان کەمن تو چۆنە ڕوانیتە داهاتوی شانۆ هونەر بەبێ یارمەتیدانی دەرەوەی خۆی ناڕۆ بەڕێگاوە بەڕاستی ڕۆژی ئەوە هاتووی من بڵین هونەرمەندانی شانۆ کار بە تایبەتی ناکرێ من بەردەوام بەخۆ بەخش کارەکەم بکەم درست ناکرێت من لەگەڵ ئەوە شانیم کە بڵێن هەر هەموو هونەرمەندان ئێمە وەکو هونەرمەند بە هونەرەکەمان بژین چونکە ئەوە لە دەرەوەی وڵاتیش بەو شێوەیە نیە لە ئەوروپاش نییە بەڕاستی کە تۆ بە تەواوەتی بە هونەرەکەت بژیت بە تایبەتی شانۆ سینەما ئەوە شتێکی جیاوازترە بەڵام بە شانۆ بەڕاستی کەس ناتوانێت بەس بەوە بژی بەڵام ئەکرێ هیچ نەبێ لە ١٧ دەرامەتی ژیانی بەهۆی کارە هونەرێکی بێ نەک لە بەروی پارە پیاکردنەکەی بەڵکو لەبەر ئەوەی کە تۆ تەفریغە بیت ئەنی ناتوانانی تۆ هەموو ئیشێ بکەیت و اینجا ئێوارانش بە هیلاکی بەڕاستی لە دوای 8 ساعات ئیشۆ بێ پرۆڤش بکەیت و تەرکیزیش لەسەر دەورەکەوت بێت و لەسەر دەرهێنان بێن و سەر دیکۆر بێت و اینجا دوای ئەوەش بچین و مایش بکەیت زۆر زەحمەتە بۆ ئەمە بەستەش لە هەموو شوێنێک سپۆرت هەیە کە بودجەیەکی تایبەتی هەیە ساڵانە لە وەزارەتی ڕۆشنبیریەوە بێت لە شارەوانیەوە بێت بە پێی شارەکە و بە پێی وڵاتەکە کارمەتی ئەم گروپانایە بودجەیەکی ئاتی کە کارەکەی خۆی بەرێ بەڕێوە بەم شێوەیە ئیشەکرێت لە هەموو شوێنێک هەستەکەم لێرە ئەو مەسلەی بودجێت هەندێک کەماوە یاخۆت سنووردارە و یاخۆت بە تەواوەتی بەش ناکرێت ینی چەندێک زۆر وەرەگرێت هەنێک کەمتر وەرەگرێت ئەمە وای کردو تۆزێت تەمەڵی لە لای هونەرمەندار دروست بێ و یاخۆت دڵگەرانیش دروست بێ بێگومان کە پارە نەبێ ناتوانم ئیش بکەم بێگومان تۆ جلت پێویستە دیکۆرت پێویستە ئەو کەسانیان ئیشەکانەکەن پێویستیان بە مکافەیە کە نەبێت تۆش ناتوانانی بکەین لە بەرەو ڕۆکەنە تەلەڤیزۆن ڕۆکەنە سینەما زۆرترینیان ناڵێم هەمویان هەشە گروپی باشیش هەیە لە سلەیمانی لە هەولێر مەسەڵەن ئینسان بەهۆی فەیسبوک و ئانۆ کە ئەیبینیت عروسەکانی خۆیان پرۆڤە پیشان ئێن و یاخود کامیلەن لە یوتیوب دایەنێن لە کەرکووک لە دوهۆک هەیە بەڵام کەمن باش ڕاست نیگارخان جگە لە شانۆ بەڕێزت لە دراماکان ڕۆڵت بینیوە ینی ئێستا ئەگەر سیر دەکەین وەسائل زۆرە هۆکار زۆرە بۆی کە بتوانانی باشتری مارکتینگ بۆ درامایەک بکەیت لە ڕابردوو ئەمە نەبوو بەڵام پێچەوانەکەی ئێستا دەبیندرێ ینی لە ڕابردوو درامایەک دەکرا ئەو درامایە تەواوی خەڵکی کوردستان پێوە هۆگر دەبوو سەرقاڵی دەبوو و چێژبەخش بوو ئێستاکە هۆکار زۆرە کامێرەت باشە سێد مۆنتاژت باشە دەرهێنەر ڕەنگە ئەزمموی بینینی دەیان درامای بیانی هەبێت بەڵام ئەو چێژەی نییە ئەمە بۆچی دەگەڕێتەوە نەبوونی تێکستە نەبوونی ئەکتەرە نەبوونی دەنێڵە زۆری شتەکانە ئێستا تۆ تەلەڤیزۆنەکەی تۆ نازەم 1000 کەناڵە لە تورکی لە عەربی لە فارسی لە ئەوروپی هەمووی لە ئەمریکی اینجا لە کوردی خۆشی چەندەها کەناڵمان هەیە چەندەها دراما هەیە چەنددا فیلمێ شتەکان زۆر بوون بینەریش حەقی خۆیەتی مافی خۆیەتی بگەڕێ بە شوێن باشترینە باشترینەکەشی من ناڵێم تورکی و فارسی ئەوانە باشترن ڕەنگە ئەوان هەندێک تەقەنی باشتریان هەبێت لە کامێرایە چوزانم لە ستودیۆ لە هەر شتێکی تر بێ وای خۆت بەرکەوتەکەشیان لەگەڵ دەرەوەی خۆیانە زیاتر وەک لە لێرە
ئێمە هێشتا ئەو بەرکەوتەیەمان کەمترە وەکو یاریکەرێکی تۆپتۆپێن وایە ئەو یاریکەر تۆپان کە بەس بۆ نادێکی خۆیان تۆپتۆپێنەکەن ڕەنگە زۆر باشیش من بەڵام لەبەرەوەی بەرکەوتی نیە لەگەڵ چوزام نادێکی ئەوروپیا و فێری ئەو چوزام ئەو تەمارینان نابێ ئەبینیت شانسی کەمترە وەک لە یاریکەرێکە لە ئەوروپای و لەم هینانێ و گۆڕیش ناکات بێگومان ئەمان بابەتەکە ینی بەتەنیا ئەو یاریزانە بەناوبانگەکان نین چونکە لەوانەیە کەسانی باشتر هەبوو بێتن بەڵام نەبینرابن چانسیەوەیان نەبوو بێ هونەرمەندیش ئەو بەرکەوتێ هەبێت ئەبێ ئەو ئاڵ و گۆڕە هەبێت لۆکاڵی نەمێنینەوە ئەم لۆکالی ئێمە تۆزێک ئەوەش بێگومان سەبەبی خۆی هەیە سیاسی چزانم جوغرافێتی ئێمەوە وای لێکردوین کە هەتا ڤیزەیەکیان دەسەکەوێ بەرادران هاوڕێیانم بۆ وڵاتێک بەڕاستی ئەمان هەمووی کێشەیە تۆ ڕەنگە لە زۆر شتا بەس ڕووکاشەکە ببینی بەڵام ئەگەر لێ وەربی تۆڵی هوو چی مەشاکیل هەیە و حەقی خۆیەتی وایە خۆت بالفعل ئەمە وای کردووە کە ئەم هەموو چزام شکستیە دروست بێت چزام گرنگەوەیە ئێوەش لەو نمونانن کە بە تەنیا چەندین ئەرکی ئەوانی دیکەشتان خسۆت سەرشان ئێمە زۆر خۆشحاڵ بووین پیرۆزە دووبارە ڕێزلێنان بۆ ئێوە شایانیەوەن بە هیوام کە تەمەند درێژ بن و خزمەتی زیاتر بە هونەر و شانوی کوردی بکەن زۆر سپاس بۆ بەسەرکردنەوەکەتان زۆر سپاس خۆش خێر هاتن خۆشحاڵ بووین.